سڵاتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. خۆشەویستان هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بابەتێک لە ژێن ناوی نووسینی بیرەوەریەکانی زیندان لە چەند ڕوانگەوە لە ئامادەکردنی سعید ئەمانی. هاوڕێمان بن. دەکرێت وەک شێوەیەک لە ئەدەب چاو لە نووسینی بیرەوەری بکرێ. لە نووسینی بیرەوەریشدا وەک هەر شێوەیەکی تری ئەدەب شگردی گێڕانەوە، شێوەی داڕشتن، دروستکردنی فەزا، سەرنج و کورتوێژی دەبنە پێوانەی هەڵسەنگاندن. ئەگەر لەم گۆشەیەوە بڕوانین، نووسینی بیرەوەری وەک شێوەیەکی ئەدەبی لەگەڵ ڕۆماندا شیاوی بەراوردکردنە. لە گۆشەیەکی ترەوە نووسینی بیرەوەری لەگەڵ ڕۆماندا بەراورد ناکرێت. لەبەر ئەوەی کەرەسەکانی نەک لە خەیاڵ و ڕۆتی ئازادی زەین بەڵکو لە ڕاستیەکانی ژیان پێکدێنێ. ئەگەر هەوڵی ڕۆمان خولقاندنی ڕووداوێکە دروستکراوی خەیاڵی نووسەر، بە پێچەوانەوە هەوڵی بیرەوەری نووس سەر لە نوێ داڕشتنەوەی وردی ڕووداوەکانە. ڕووداوگەلێکی کەشایەت پەیوەندی بە ڕابردووی دووری بگێڕەوە هەیە و ئەمڕۆ بە قەڵەمەکەی زیندوویان دەکاتەوە. کەوابوو نووسینی بیرەوەری دیسان گێڕانەوەی ڕواڵەتێک لە مێژووەکە مێژوو نووسی ڕسمی بە ئانقەست پشتگوێیان دەدا. کەوابوو دەبێتە ڕسواکەری ڕواڵەتی دزێوی جەنایەتکارانیش. لە نووسینی بیرەوەریدا وەک شێوەیەکی ئەدەبی بەهۆی حوزوری ڕاستەوخۆی نووسەر تاک فەردیەت لایەنێکی بەرچاوی هەیە. جەوهەری سەرەکی نووسینی بیرەوەری منە. نووسەر تێدەکۆشێ لە بەستێنی ڕووداودا من بە خوێنەر پیشان بدات. لەم پرۆسەیەدا نووسەر لە دەرەوەدا دەڕوانێتە من مەودای لێدەگرێت تا لە پێشدا ببینێ و دواتر بتوانێ بیخاتە بەرزەین و داوەری خوێنەر. بۆ خوێنەر کاتێ ڕووداوەکان هەست پێدەکرێن کە بزانێ ئاخێوەر چۆن ئەمانەی ژیاندەوە. ئەو کاتەیەکە خوێنەری توانا خۆی دێنێتە جێی ڕاوی و دەکەوێتە بەراوردکردن و هەڵسەنگاندن، نەک تەنیا وەک شایەدێک دەربکەوێ. لێرەدا ئەم پرسیارە دێتە گۆڕێ: بۆچی دەنووسین؟ یەکێک لە پاڵنەرە گرنگەکان لە نووسینی سەبارەت بە زیندان لە قاودانێکی سیاسی و هەستی بەرپرسیکردن دەرهەق بە کەسانێکە کە کوژاون بەبێ ئەوەی مافی داکۆکیکردن لە خۆیان پێدرابێ. ئەو زیندانیەی کە دوێنێ شایەتی گشت ئەو جەنایەتانە بووە لە پاڵ کەسانێکەوە ژیاوەکە لە ئانێکدا ڕۆچنەی ژیانیان لێبەستن و دەنگیان کەپکردن. ئەو کە بە زیندوی ماوەتەوە بەرپرسیاری و بارێک بەسەر شانیەوە قورسایی دەکات. شێوەیەک هەست بە ئەنجام گەیاندنی ئەرکێک، واتە گەیاندنی دەنگی کەپکرا و چارەنووسی هاوبەندیەکانی بەگوێی خەڵکی دنیا. ئێستا بابەتی زیندان بەشێکی بەرچاو لە ئەدەبیاتی ئێمە لە دەرەوەی وڵات پێکدێنێ. یادداشت، نووسینی بیرەوەری، تەرح و داستان و گەلێک کاری توێژینەوە سەبارەت بە زیندان فەسڵێکی لە ئەدەبیاتی ئێمەدا کردوەتەوە. زیندانی دەبێتە پاڵەوانی داستان و شانۆگەریەکان، قارەمانێکی کە ڕواڵەتی سەردەمیەکەیەتی. ئەو هەم زیندانی تەعزیر و حەدەکانە و هەم پاڵەوانی ڕاوەستان و هەم بەزەینەکان، هەردوو کەسایەتی دەبنە پاڵەوانی ڕاستیەکان. بەڵام تەنیا هەر لە تاراوگە نییە کە باس لە زیندانیان و بە تایبەتی زیندانیانی کۆماری ئیسلامی بە چەشنێکی بێپەردە و ئاشکرا دەکرێت. لە بڵاوکراوە و کتێبەکانی ناوخۆی ئێرانیشدا ئەم بابەتە قاچاخە خەریکە کەمکەم جێگای خۆی دەکاتەوە. حزوری ئەمانە بووەتە هۆی شکڵگیری بابەتێک بە نێوی ئەدەبیاتی زیندان. دەمەوێت لێرەدا هەڵوێستە لەسەر نووسینی بیرەوەری زیندان بکەم. ئەم لایەنە لە ئەدەبیات بەهۆی بایەخی مستەنەدبوونی و هەروەها لەبەر پێشوازیەکی کە لەلایەن خوێنەرانەوە لێ دەکرێت بە شێوەیەکی بەرچاو کەوتووەتە بەرسەرنج. لە 15 ساڵی ڕابردوودا لانی کام 23 کتێب وەک بیرەوەری زیندان و بەدەیان بیرەوەری کورتی دیکە لە دەرەوەی وڵات بڵاو بووەتەوە.
هەر ئەم سەرنجدانە بووەتە هۆی ئەوەی کە هەر لەم ساڵانەی دوایەدا چەندین کتێب و بابەتی تر لە مڕ زیندانەکانی ڕژیمی پەهلەوی بڵاو ببێتەوە. نووسراوەکانی پاشماوەی زیندانیەکانی کۆماری ئیسلامی لە بەراورد لەگەڵا پێشینیاندا خاوەنی چەندین تایبەتمەندیە. نووسراوەی ئەم دەورەیە لە زیندانیەکان نەک نەزەریە پەردازان و کەسانی بەرچاوی سەردەمی خۆیان وەک ئەوەی بۆ نمونە لە ئەدەبیاتی دەیەی 20 هەتاویدا دەبیندرێ، بەڵکو بەگشتی کەسانێکی بێناونیشانن. یەکێک لەو بە سەدان هەزار مرۆڤەی تامی تاڵی زیندان و شێلاقی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامیان چێشتووە. شاید بۆ یەکەم جاریش پێکە ئەنووسێ. بە پێچەوانەی ڕابردوو بەشێکی بەرچاوی ئەم نووسەرانە هیچ نانن. لەگەڵ ئەمانەدا تایبەتمەندیەکی تریش لە نووسراوەکانی ئەم بەرەیەدا بەرچاو دەکەوێ. ئێمە شاهێدی گۆڕانێک لە ڕوانینی ئەم نووسەرانە سەبارەت بە ڕابردووی خۆیانین. ئەویش حوزوری چالاکانی تاکی بگێڕەوە واتە ڕاویە. بە سەرنجدان بە نووسینی بیرەوەری بەرەی تودەیەکان بۆمان دەردەکەوێت کە تاک لە لای ئەوان هیچ جێگا و شوێنێکی نییە و بە جێگای بەرپرسیاریە تاکیەکان خەتا و هەڵەکان دەخرێتە ئەستۆی کەسانی تر. و هەروەها لە نووسینی هێندێک لە بیرەوەریەکانی نەسلی تێکۆشەرانی دواتر واتە زیندانیەکانی دەیەی 50 هەتاویدا کە بەدەستەوەن فەردیەتی ڕاوی بە تەواوی وەلانراوە. ئەم نووسەرانە نەک وەک نووسینی بیرەوەری بەڵکو تەنیا بە مەبەستی هەڵخراندن و لە قاودانی تاوانەکانی ڕژیمی پەهلەوی نووسراون. ئەزمونە پڕکارە ساتە سیاسی و کۆمەڵایەتیەکانی دوای شۆڕشی 57 ئێران لە بەریەک بڵاوبوونی ئوردوگای بەنێو سوسیالیستی چوونەژێر پرسیارەوەی زۆرێک لە ئارمانەکانی ڕابردوو شکستی ڕوانگە ئیدۆلۆژیەکان بوونە هۆی ئاڵ و گۆڕ پێکێ هاتن لە ڕوانگەی بەشێک لە تێکۆشەرانی بەرەی ئەمڕۆیی. بەرهەمە تاڵەکەشی دوودڵی و تەنیاییەکانە. پشتیوانەکانی دوێنێ و ئێمەکانی پاڵپشت ئیتر حوزورە پتەوەکانی دوێنەیان نییە. تاک تووشی سەرلێشێواویە و تێدەکۆشێ فەردیەتی خۆی و من بکاتە جێنشینی ئێمە. لە نووسینی بیرەوەریەکانی بەرەی ئەمڕۆدا ئێمە شایەدی هەوڵگەلێکین باس لە قبوڵی بەرپرسیاری فەردی لە بەرانبەر کردەوە و ئاکارەکانی خۆیدا دەکا و هەوڵێکە لە پێناو نواندنی وێنەی مندا. بەداخەوە لە نووسینی بیرەوەریەکانمان لە زیندان ئەم منە جار جارە حوزورێکی شەرمێونانەی هەیە و جاری وایە بە شاراوەیی دەمێنێتەوە. هەڵبەت ئەمە تەنیا نووسینی بیرەوەریەکانی زیندان ناگرێتەوە، لە باقی بیرەوەری نووسینەکانی دیکەشدا و تەنانەت لە شێعر و ڕۆمان و نووسراوەکانی تریشدا ئەم سونەتە بەسەرماندا زاڵە. هەر ئەڵەی شتێکی ناشیاوەکە نووسەر بە تایبەتی ئەگەر کەسایەتیەکی ناسراویش بێ باس لە ئاتفا، ناهومێدی، پەشیمانی، تاسە و نیازەکانی بکات و تەنانەت باس لە شادیەکانیشی ناکە. هەرچەند ڕووداو لە زمانی یەکەم کەسی تاکەوە دەگێڕێتەوە، بەڵام بەگشتی ئەم منە بێڕواڵەتە یان لە هەیئەتی ئێمەدا ون دەبێ. نووسینەوەی بیرەوەریەکانی زیندان دەتوانێت بە چەندین مەبەست ئەنجام بدرێ. یەکێک لە ئەنگیزەکانی ئەم هەستەیەکە ئەو واتە ڕاوی چارەنووسێکی تایبەت و بێ هاوتای هەبووە. وەها هەستێک دەیخاتە سەر ئەم باوەڕەکە ڕەنگە گێڕانەوەی سەربردەکەی بۆ گوێگر و خوێنەر سەرنجڕاکێش بێت کە بابەتەکەش باس لە دنیای پڕ لە ڕەمز و ڕازی زیندانە. ئەو شتگەلێکی ناوەتە پشت سەر و ئەزموونی کردووەکە بە دژواری بەبیری کەسانی دیکەدا دێ. بەڵام ئەم هەست بە تاکبوون و تایبەتمەندیە هەرچەند دەتوانێ هاندەر بێ بۆ بە ئاکام گەیاندنی کارێکی پڕبایەخ واتە نووسینی ژیانی زیندان، بەڵام بە هیچ شێوەیەک هەستێکی شادی بەخش نییە. هەستێک لەگەڵ ژان و ئازار و تەنیاییدا تەنراوە. ژیان لە کۆمەڵ و کۆمەڵگایەکدا کە ئەزمونە تاڵ و ناخۆشەکانت نەناسێ و شاید هەر مایل بە بیستنیشی نەبن،
دەتوانێت بەرەو گۆشەگیری و تەنیایی ڕاپێچتکە. کەوابوو نووسین سەبارەت بە دنیای یاساغی زیندان لەگەڵ ئەوەی کە تۆڵە ئەستاندن لە خاوەن زیندانەکانە بە چەشنێک داوای هاودەردیشە یان بربەرەکانەی لەگەڵ گۆشەگیری و تەنیایی. بەپێ ئەو تاقیباتانەی سەبارەت بە پاشماوەکانی ئوردوگای مەرگی نازیەکان کراوە و هەروەها خوێندنەوەی نووسراوەکانیان ئەم هەست بە تەنیایی و گۆشەگیریە تایبەتیە بەڕوونی نیشان دەدات. ژان ئامری نووسەر و لە پاشماوەکانی ئاشویتس کە 20 و چەند ساڵ دوای ڕزگاربوونەکەی لە ئوردوگا کۆتایی بە ژیانی خۆی هێنا دەنووسێ ئەو کەسەی کە ئەشکەنجەی ئەزمون کردووە هەرگیز ناتوانێت دنیا وەک ماڵی خۆی چاو لێ بکە. دوور نییە نووسین سەبارەت بە زیندان چەشنێک دژایەتی کردن لەگەڵ ئەو هەستەش بێ. دەنووسین تا نەیسەلمێنین کە جێگایەکمان لەم دنیایەدا نییە. بەڵێ ئازیزان ئەوەی کە پێشکەشتانکرا بابەتێک بوو لە ئامادەکردنی هاوڕێ سەعید ئەمانی. هیوادارین بەدڵتان بوو بێت.